ئەو کەسانەیەکەوە هەستیاران هەیە لە بۆ مادەی گلوتین چ خواردنێک بخۆن و چ خواردنێک لەیان قەدەغەیە کە ناتوانن بە هیچ شێوەیەک بیخۆن. گلوتین مادەیەکی پرۆتینیە لە ناو دانەوێڵەکان زۆرە، بە تایبەتی ناو گەنم، لە ناو جۆ، لە ناو شۆڤان و لە ئەو پێکاتانەی کەوا گەنمیان تێدا هەیە. ئەوە پاقڵاوەیە، ئەوە محەلەبیە، بسکویتە، کێکە، هەموو شتێک هەندێک لە جبسەکانە ئەوانەیەکەوە مادەی دانەوێڵەی تێدا هەیە پێویستە لێ دوور بکەونەوە. ئەگەر بێت و ئەو خواردنانە بخۆن هەستیاری پێیا دەکەن لە ڕیخۆڵیان دەبێتە هۆی ئەوەی کەوا تووشی زگچوو بیتن و تووشی زگێشە بیتن، تووشی غازات بیتن، تووشی کەمی ڤیتامینەکان بیتن لە ئەنجامی ئەو زگچووی کەوا تووشی دەبێتن. ئەو خواردنانەی کەوا مادەی گلوتینی تێدا نییە دەتوانن بە ئاسانی بیخۆن هەتا لە ماکەکانی ئەو نەخۆشیە درێژخایەنە دوور بکەونەوە. دەتوانن گۆشت بخۆن، گۆشت بە هەموو جۆرەکانیەوە، گۆشتی ئاژەڵە، گۆشتی مریشکە، گۆشت ماسیە، هێلکە دەتوانن بخۆن بەروبوومەکانی پێمەنی کەوا پێ دەرێن شیرەمەنیەکان، ئەوەیە شیرە بریتە لە ماستە، پەنیرە، ئەوانە دەتوانن بخۆن و هەندێک لە میوەکان دەتوانن بخۆن چونکە ئەوانەش مادەی گلوتینیان تێدا نییە. ئەو کەسانە بەڕاستی پێویستە سەردانی دکتۆری پسپۆر بکەن لەبەرەوەی نەخۆشیەکە درێژخایەنە، واروە ماکەکانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو قورسی دەڕواتن، لەوانەیە تووشی کەمی ڤیتامینەکانیش دەبن، کەمی کانزایەکانی ناولەش دەبن لە ئەنجامی ئەو تێکچوونی گەدە و ڕیخۆڵە و هەروها لە ئەنجامی ئەو سکسوێکەوە بەردەوام تووشیان دەبێتن، لەوانەیە جاری واشەیە کەوا خوێن دابنیشیتن لە ئەنجامی ئەوەی کەوا ڕیخۆڵەکە بە شێوەیەکی زۆر تووشی هەستیاریش تون دەبێتن ئەگەر بێت و واز لەو خواردنە نەینن کەوا مادەی گلوتینی زۆر تێدایە، بە تایبەتی دانەوێڵەکان و ئەو پێکاتانەی کەوا دانەوێڵەیان تێدایە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.